وشەویستەکەم فەرهەنگ و هەورامانی ئارۆنە گولانە کریان و تەنها ڕەنگە گۆرانیواتە و چەند کلیپێوە نەبوو. هەورامان صاحب و فەرهەنگێ فرە گەورەین جەگرد و ڕۆوەکەوە جەڕوو سەناعەتی و فرە وەڵێەوە بێن، جەڕوو زراعەتی و فرە وەڵێەوە بێن، جەڕوو تیجارەتی سوهر عینەن فرە وەڵێەوە بێن، جەڕوو علوم و شەرعی و تەزکیە و تەربیە و بابەتە ڕۆحیەکەوە هەورامان هەلش کێشتن پێی شامی و پێی میسری و پێی یەمەنی و پێی فرە وڵاتە. ئارۆنە جەگر کاتێ زیاتر پێویستمە بە زیندەکردەیەوە توڕاثە گەورەینە کە جیامە ئەستن، فەرهەنگە گەورەینە کە خەریکە گوم بۆنە و کۆر بۆ واجبەوە شەرعی سەر و شانەیمانە جەگرد و بوارەکەوە جارێوەتر بەمێوە وەرۆ مەبۆ تەنها سەرنج و خەڵکی یا کافر و بێدینا پادشاکردە بۆ تەنها گۆرانێکی ئێوە منێ با هیچی تەرمە دەسۆ نەمنم بە شێگولانە جەواچمێ فەرهەنگ و هەورامانی بریتیاجە دەنگی وەش و دەنگ زوڵاڵی خەڵک و هەورامانی و ئاشعرە جوانێک کە دینەنە فرێشە ڕاشا بۆوە کە سەر و کەش و کۆ و ئاو سازگارە و جوان و هەورامانی لەواچرین یان کەسایەتێ گەورەکێ و شێخە گەورەکارە واچرین. ئارۆنە جەگر کاتێ زیاتر پێویستمە پانێنە دەگاکە زین نەکردمەوە 50 ساڵە بلمێ چێ دماتر دەگێوە هەورامانیمان نیەنە یان زیاتر 6 ساڵێ 7 ساڵێ حوزرەشان نەبیە بۆ فەقیرشان نەبیە بە دەرس و دەورشان نەبیە بۆ و قەڵەمە جوانەکەی هەورامانی چێوشە فرە نوویستن و خزمەتی فرە گەورەشاکردن. جە هەورامان و ئەو دیم و ئیدیمی ئارۆنە دیاردە و فەقێکەمە کەم بێن و یۆچا چێوە شانازیش بۆ کردمێ هەتا ئارۆ ڕەنگە جەگرد و قەومێتەکە فرەتەر خەڵکە هەورامانی ماوەسەی ئاینیش فرەتەرێ بە جەگر لایە مەڵاکێشە جەگر لایەوە فرەترینە ڕێژەشا بێن بەڵام ئارۆنە بەرەو کەمی ملە و دنیا و کافری کارشکردن کە علومی شەرعی و زمێ دماوە فەرهەنگە جوانە وێ ماجە مەڵایەتی دوورگنەوە هەر یۆماجە ئاست و وێش و چەودیم چیدیم یۆجە زارۆڵەکە وێش یا گرعە ئیلێوەمە یۆجە کەسەکەش ور بژار و کەرۆش بە مەڵا حتاوەکو ئی فەرهەنگەمە ویر نەشۆ ئی بەشە دینیەت جوانە کە گرد و مێژوو هەورامان و فەرهەنگ و هەورامانی دەورشرە سوڕیەوە ویرمان نەشۆوە و واجبەوە شەرعی سەرشانیمان ئارۆ کە ئیلانەیە فەرامۆژ نەکردن فرە وڵاتانە هەن یەک قەومیەت هەرچی مەڵێ ئا وڵاتەیە گر هەنێ ئا قەومیەتێن مۆریتانیا شنقیتێکی یەک عەشرەتە لێ شنقیتێکی ئیسا حالیان 50,000 عالمێشە هەن 50,000 عالمێ هەن و یەک قەومیەت کریۆ هەورامان بۆ بە ڕەمزێ گەورە پێ علومی شەرعی دیراسەکردەی ئیسلامی چکە ئێمە مێژووەمانە فەخرشکردمێ بۆ ئیلا مێژوو ئیسلامیمان هەن منارەکێمانێ مزیەکێمانێ دارە جوانێ درێ مزیەکانێک کە نەریێنێ بە شەڕۆحیەکەمانە تەنها هیچێمانێ فەخرش بۆوە کردن وەروانێ داوا کەروجە ئاوتاتەوە شەویستەکە و عایلە بەڕێزەکە ویر و ئینێ نەبیمێ زارۆڵەکەمە کەرمێ بە فەقیە کەرمێ بە مەڵێ هەتاوەکو ئایندێەوە ئینشاءڵڵا گەشت چەمەڕوان و هەورامانی کەرەوە تا سەر پیش شێوازەمە بۆ هەورامان ڕۆی جەڕوان وروەستەیەوە هەورامانی دەست بە نەکەرەوە جوانێکی فەرهەنگەکەی گرگێڵاوە ئی شێوازە و ئاروی کە خەڵک هەرمانە سەر و هەورامانی کەرەوە فاڕیۆ بە شێوازێتر هەورامان وێش هەرمانە سەر وێش کەرەوە خوای گیان ئی کەلیماتێ ما چەنە قبوڵی کەرە عەفۆ بەزەی بێ و بنجە ملمارە. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد
اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.